بەناوی خوای بەرزوبێ و تا سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵم کە ئەمڕۆژ لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ کۆمەڵێک تەوەر و بڕگە و بابەتی نوێمان ئامادەکردو بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەمڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. بەناوی خوای پەروەردگار سڵاوتان لێبێ بینەرانی ئازیزی پەیامی ڕۆژ بڕگە و بابەتەکانی بەرنامەیان ڕۆژمان پێکاتووە لە سێ تەوەری سەرەکی کە تەوەری یەکەمیان ئەمڕۆ ڕۆژی گیانی مافەکانی مرۆڤە. قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین کە پێویستە تاک و شیار بێت مافەکانی لە کۆمەڵگەی خۆیدا چییە و چۆن دەبێ مافەکانی دەستەبەر بکات و ئەو پێشێلکاریانش بەتایبەتی لە کۆمەڵگەی کوردیدا بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەکرێت چین. تەوەری دووەمان میوانداری بەڕێز قایمقامی قەزای ماوەتمان کردووە لەسەرەوەی کە کار و پرۆژەکانی لەو قەزایەدا چی کردووە لە ڕابردووە بەتایبەتی لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا و ئەو کۆسپ و کەم و کورتیانی کە هەیەە و پێویستە بۆ خەڵکی جێبەجێ بکەن چی و چی. تەوەری سێهەمیشمان تەوەرێکی تۆمارکراوە دروستکردنی شیرینی و خواردن لەگەڵ چەند راپۆرت و زانیاریەک و ڕووماڵی پەیامهێرانمان لە شار و شارۆچکە جیاوازەکانی کوردستانەوە کە تکا دەکەین تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بن بۆی کا پێشکەشتان بکەین. وەڵاتیدان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەش و هەوایی سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. بڕگە هەمیشەیەکانماندا دەچینە لای بڕگەی یادەوەریەکان کە باز لەو ڕوودا و مێژۆ گرنگانە دەکات کە لەم بەروارەدا و لە ساڵانی ڕابردوودا ڕوویاندا و فەرموون باپێکەوە بینەریان بێ. دەی دوانزەی ساڵی 1998 لە دایکبوونی گەورە فەیلسوف و زانای موسڵمانی ئەندەلوسی ئیبن ڕوشد. ئێبن ڕوشد لە بواری فەلسەفە و گەردونناسی و ڕیاضیات و فیزیادا دەستێکی باڵای هەبووە تا ئەم ڕۆژی لەگەڵ بێت. ئێبن ڕوشد یەکێکە لە زانە بەرجەستە و کاریگەرەکانی مرۆڤایەتی. دەی دوانزەی ساڵی 1996 کۆچی دوایی نۆبڵ دۆزەرەوەی بارود و دواتر لە هەمان ڕۆژەی ساڵی 1901 خەڵات بەو ناوەوە دابەشکرا واتە دەی دوانزەی ساڵی 1901 بەناوی خەڵەتی نۆبڵی ئاشتی کاتێک کە وەسیەتی کردبوو پاش خۆی تەواوی سەروەت و سامانەکەی بۆ کاری خێرخوازی و ئەدەبی و مرۆڤدۆسی دابین بکرێت و ڕایگەیاند کە پەشیمانە لەوەی ژیانی لەناو بارود و دۆزینەوەی بارود بۆ جەنگە لە ناوبەرەکان بەسەر بردووە و بە هۆی کارەکەیەوە ملیۆنان مرۆڤ بوونەتە قوربانی ویست و بەرژەوەندی زلهێزانی ئەمڕۆی مرۆڤایەتی. خەڵاتی نۆبڵی ئاشتی خەڵاتێکی ساڵانەیە کە دەدرێت بە کۆمەڵێک کەسایەتی ئاشتی خۆز و سیاسی و ئەدەبی وڵاتانی جیاوازی دنیا. بەڵام باز لەوە دەکرێت کە لە پێدانی ئەو خەڵاتەدا ڕەچاوی بەرژەوەندی و خواستەکانی ئەمریکا و ئەوروپا دەکرێت. دەی دوانزەی ساڵی 1948 ڕاگەیاندنی جارنامی مافەکانی مرۆڤ لەلایەن ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانەوە ئەوەش پاش کۆتایی هێنان بوو بە جەنگی ماڵوێرانکەری دووەمی جیهانی کە ملیۆنان مرۆڤی کردە قوربانی. مافی مرۆڤ لە ئێسادا تەنها دروشم و بانگەشەیەکی ئەمریکا و ئەوروپایە وەگەرنا مافی مرۆڤ لە ئێسادا کراوەتە قوربانی ویست و بەرژەوەندەکانی ئەو وڵاتانە و بۆ بەدەستێنانی سامانە کانزایەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و فرۆشتنی ملیۆنان جۆرچەکی پێشکەوتوو بۆ جەنگە ماڵوێرانکەرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست
ئامادەندەیان تراژیدیا بەسەر مرۆڤایەتیدا بهێنن. دەی 12 ساڵی 1991 دوای ڕاپەڕینی کوردستان و لە ڕۆژی ژیانی جارنامەی گەردوونی مافەکانی مرۆڤدا لە هەرێمی کوردستان ڕێکخراوی مافی مرۆڤ دامەزرا. دەی 12 ساڵی 2000 ئەنجامی هەڵبژاردنە سەرۆکایەتەکەی ئەمریکا ڕاگەیەندرا و جۆرج دەبلیو بۆشی کوڕبووە سەرۆکی ئەو وڵاتە و بۆ ماوەی 8 ساڵ سەرۆکی ئەو وڵاتە بوو. لە سەردەمی دەسەڵاتی جۆرج دەبلیو بۆشدا هەردوو جەنگی داگیرکاری و ماڵوێرانکەری ئەفغانستان و عێراق بەرپا بوون کە هەزاران هاوڵاتی سڤیل بوونە قوربانی. هەروەها پاش ساڵێک لە دەستبەکاربوونی جۆرج بۆش تەقینەوەکانی 11 سێپتەمبەر ڕوویاندا کە هێرش بوو بۆ سەر هەردوو باڵەخانی بازرگانی جیهانی پنتاگۆن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی مافەکانی مرۆڤە. بابزانی لە هەرێمی کوردستاندا تاک پێویستە چۆن هوشیار بکرێتەوە لەوەی کە بزانێت مافەکانی چین و ئایا پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا چۆنە و ساڵ بە ساڵ بۆچی ڕێژەکەی بەرزتر دەبێتەوە، بە تایبەتی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان، بەرامبەر بە زیندانیان، بەرامبەر بە هاتاکی هاوڵاتی، بەرامبەر بە ئەو کاتانەی کە ناڕزاییەک و خۆپیشاندانێک دروست دەبێت. دوجار پێویستە چاک لەم کۆمەڵگەیەدا بزانێت کە بەرامبەر بەچیدا ئەرک و بەرپرسیارەتی ئەوە مافەکانی چین بە تایبەتی. لەسەر ئەم تەوەرە قسە و گفتوگۆ دەکەین بە میوانداری مامۆستایەکی زانکۆ کە لە شاری ڕانیەوە میوانمانە، ئەویش بەڕێز مامۆستا کوەسترەت خدرە. مامۆستا سڵاوی خوارد لێبێت. ئەم کاتت باش ئەگەر لێەوە دەست پێ بکەین پێویستە تاک چۆن هوشیار بکرێتەوە لە بەرامبەر وەرگرتن و بەدەستێنانی مافەکانی خۆیدا. بەڵە بەیانی ئێوە بینەرانی بەڕێزی کەناڵی ئاسمانی پەیامیش باش. دیارە بابەتی مافەکانی مرۆڤ ئەمڕۆ لە سەرانسەری جیهاندا یەکێکە لەو دۆسیانە لەو بابەتانەی کە گرنگی و ئیحتیمامی زۆری پێدەدرێ، هەم لەسەر ئاستی سیاسی، هەم لەسەر ئاستی ڕێکخراوەکان و هەم لەسەر ئاستی میدیا و هەتا لە ناو ڕایگشتی جیهانیشدا. بێگومان بۆ ئەوەی کە تا کۆشیار بێت یاخود هەست بە مافەکانی خۆی بکات بزانێ مافەکانی چین و چینی پێویستە بە پلەی یەکەم پشت بەخۆی بەستێ بۆ ئەوەی کەوە با بڵێن دیراسە و بە دوواداچوون بکات یاخود خۆی وشیار بکاتەوە لەسەر زانینی مافەکانی. دیارە کۆمەڵک کەناڵ و بابەتی جیاجیا هەیە کە دەکرێت تاک لە ڕێگایەوە تا بەڵە فەرمووەوەستا با بڵێن مافەکانی خۆی بناسێت. بابەتی میدیا و سەو زۆر خراپە. فەرموو مامۆستا گوێمان لێتە. کاک جەلال بەڵێ دیارە خۆپێگانی تاک و دیراسەکردن و بەدواداچوون و خوێندنەوە و هەروەها مەسەڵەن بابەتی خوێندن و ئەمانە چەند کەناڵەشی گرنگن کە دەکرێت تاک لە ڕێگایەوە هۆشیاری سەبارەت بە مافەکانی خۆی بەدەست بهێنێ. دیارە لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی گشتی تا ڕادەیەکی زۆر خەڵکی ئێمە وشیارە دەزانێت مافەکانی چین و با بڵێن لەسەر ئاستی مەیدانیش لە مەیدانی واقعیشدا خەباتی زۆری بۆ کردووە، بەڵام بەداخەوە ئەوەی کە زۆر دیار و بەرچاوە دەسەڵاتی سیاسی تا ڕادەیەکی زۆر بێباکە لە وەڵامدانەوەیەکی ئیجابی بۆ دابینکردنی ئەو مافانەی هاوڵاتیان. جا چی مافە سیاسیەکان بێ یاخود پەیوەندیدار مافەکانی پەیوەندیدار بە ئازادی بیرۆڕا و هەتا مافی مڵچیە و مافە مەدەنیەکانی تر. زۆر باشە مامۆستا، کاتێکە سەیری پێشکەشکردنی خزمەت گوزاریەکان دەکەین مادام حکوومەتێکەیە و هاوڵاتیەکیشەیە واتە حکوومەت بەرپرسیارە لەوەی کە خزمەت گوزاریە سەرەتاییەکان بۆ هاوڵاتیان دابین بکە، بەڵام لە بەرامبەر دابین نەکردنی خزمەت گوزاریە سەرەتاییەکان تا چەندە پێشێلکاری مافی تاک یاخود هاوڵاتیان دەکرێت بە تایبەتی ئەم ڕۆژ دەبینین لە تازەترین نمونە کە هەموو ساڵێک و یا هەموو وەرزێک بیرمان ناچێتەوە بۆ نمونە کارەبا سوتەمەنی ڕێگەوبان ئەمانە تاک
چۆن دەبێ هوشیار بێت لەوەی کە پێدان یا وەرگرتنی ئەم خزمەتگوزاریانە منەت نییە بەڵکو مافێکی سەرەتایی خۆیەتی دەبێ وەریان بگرێت. خۆی لە ڕاستیدا لە جیهانی پێشکەوتوودا ئەمانە ئەسڵان بەما فەرداناندرێن، یعنی ئەمە واجبێکی سەرەشی حکوومەت و دەسەڵات و دام و دەستگاکانت کە دەبێت ئەم خزمەتگوزاریە سەرەتاییانە دابین بکات، تەنانەت لەو پەیام و بەڵێن و وەحدانەی کە لە کاتی هەڵبژاردنەکاندا بە خەڵکی دەدەن ئەوان خۆیان وەکو ئەرکێک یاخود وەکو واجبێکی سەرشانی خۆیان ئەم بەڵێنە دەدەن کە ئەم خزمەتگوزاریە سەرەتاییانە هەتا خزمەتگوزاری گەورەتریش بۆ هاوڵاتیان یاخود بۆ ئەو تاکانەی کە دەنگیان پێدەدەن دابین بکەن. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان نەکەر ئەم مافە سەرەتاییانە با بڵێن نەک مافی گەورە لە شەوەی مافە سیاسی و مافە مەدەنیەکان دابین نەکراون، بەڵکو وەکو جەنابەت باست کرد ئەم مافە سەرەتاییان تا ئێستا ڕەنگە یەکێک لە داواکاریە هەرە سەرەشیەکانی خەڵکی ئێمە بریتی بێت لە دابینکردنی ئاو کارەبا و چوزانم جادە و ڕێگاوبان و ئەمانە کە بەڕاستی ئەمە عیبێشی گەورەیە یاخود نەنجێکی زۆر گەورەیە بۆ دەسەڵاتی سیاسی دوای چەندان ساڵ لە حکومڕانی نەتوانێت خزمەتگوزاریانە دابین کاوە. لەوە زۆر گرنگتر ئەوەیە کە ئێمە مەسەلەن بە خۆمان بەردەوام ساڵانە شایەدی ئەوەین کاتێکە هاوڵاتیان دێنە سەرزادە یاخود خۆپیشاندان دەکەن یاخود بە ڕێگای جیاجیا داواکاری بەرز دەکەنەوە بۆ دابینکردنی خزمەتگوزاریانە تەکید دەکەمەوە کە ئەمانە ماڤنین، ئەمە یعنی خزمەتگوزاری زۆر سەرەتایین و ئەرچی حکومەتە کە دەبێت دابینیان بکە، بەڵام نەکرد دابینیان ناکە، بەڵکو لە کاتی ئەو خۆپیشاندان و ناڕازایانەدا دەسەڵاتی هەرێمی کوردستان زۆر بێباکانە ڕوبەڕووی خۆپیشاندەران یاخود خەڵکانە بۆتەوە کە داوای ئەو مافە ئەو خزمەتگوزاریە سەرەتاییانەیان کردەوە. بۆ نمونە خۆپیشاندانەکانی حەفدەی شوبات نمونەیەکی زۆر دیار و بەرچاون کە دوایەوەی خەڵک بێتە سەرجادە خۆپیشاندان دەکا و هەندێک داواکاری بەرز دەکاتەوە، دەسەڵات بە چەک ڕوبەڕۆیان دەبێتەوە. چەندین خۆپیشاندەر شەهید دەکرێت یاخود مەسەڵەن ئێمە لە 19 دیسەمبەر لە ڕانیە بە هەمان شێوە چەند گەنجێک بەهۆی ئەو خۆپیشاندانە مەدەنیانەوە کە بۆ داخوازی زۆر سەرەتایی دەکران، یعنی لەلایەن دەسەڵاتی سیاسیەوە یاخود لەلایەن حکومەت و حزبەکانەوە بە چەک ڕوبەڕۆیان دەبنەوە شەهید دەکرێنەوە، کامە بەڕاستی پێشێلکاریەکی زۆر زەق و بەرچاوی مافەکانی مرۆڤە. زۆر باش مامۆستا، باست لە مافی سیاسی کرد، هاوڵاتی دەبێ بزانێ یا کامەیە ئەو مافە سیاسی کە هاوڵاتیان دەبێ هەیان بێت؟ خۆی مافە سیاسیەکان بە شێوەیەکی گشتی دەکرێت بڵێن ئەو مافانن کە گەورەترن یاخود باڵاترن لە ڕووی ڕزبەندیەوە دەستنە سەروی بەشێک مافە مەدەنیەکانی ترەوە، ئەوانیش پەیوەندیدارن بە مەسەلەی ئەوەی کە دەبێت تاک زۆر بە ئازادی و بەبێ هیچ سانسۆرە ڕێگەی پێ بدرێت کە مشارەکەی سیاسی بکات، ئازاد بێ لەوەی کە دەچێتە پاڵ چ پارتێکی سیاسی و سیراع و ململانەیە خود جیاوە ململانەی فکری و سیاسی لەگەڵ چ پارتێکی تردا دەکات. هەروەها دەبێت مەسەلەن ئازادی تەواو بدرێت بە تاک لەوەی کە بەخواستی خۆی بچێت دەنگ بە لایەنێکی سیاسی بدات یاخود لایەنێکی تری سیاسی ڕەت بکاتەوە. بەڵام بەداخەوە ئێمە لە کوردستان دەبینین زۆر جار ئەم مافە تەنها بۆ حزبەکانی دەسەڵات یاخود ئەو حزبانەی کە لە ناو دەسەڵاتدانەوە بۆ ئەو لایەنگرانەیە کە دەنگ بۆوان دەدەن بە شێوەیەکی تا ڕادەیەک ئەمینتر و باشتر دابین کراوە، بەڵام بە پێچەوانەوە ئەو خەڵکانەی کە پشتگیریان لە هێزە ئۆپۆزیسیۆنەکان کردووە یاخود بە جۆرێک لە جۆرەکان ناڕازی بوون لە دەسەڵاتی سیاسی وەکو پێویست یاخود بە شێوەیەکی باش زمینەی ئەو بەشداریکردنە سیاسیان بە تایبەت لە هەڵبژاردنەکاندا بۆ نەڕەخسێنراوە. ئێمە مەسەلەن بەردەوام لە هەڵبژاردنەکاندا ئەوە دەبیستین کە دەسەڵاتی سیاسی فشار دادەنێت لەسەر خەڵک بە هەڕەشەی نامبڕین، بە هەڕەشەی نەخڵکردن، بە هەڕەشەی چوزانم یعنی فەسڵکردن بە سزای جیاجیا بۆ ئەوەی کە بە حڕیەتی خۆیان نەتوان دەنگ بدەن. هەتا خاڵێکی زۆر گرنگتر هەیە، ئەویش ئەوەیە کاتێکە مەسەلەن تاچی ناڕازی یاخود ئەو خەڵکانەی کە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان ناڕازین لە دەسەڵاتی سیاسی کاتێک کە دەنگ دەدەن بە هێزە ئۆپۆزیسیۆنەکانە و هێزانەی کە ناڕازین، لە نەتیجەدا ئێمە مەسەلەن چەندان جار بینی ومانە کە لە نتیجەی هەڵبژاردنەکاندا تەزویر و ساختەکاریەکی گەورە کراوە و دەنگی حەقیقی هاوڵاتیان بزر کراوە و با بڵێن پێشێل کراوە. ئەمەش بۆ خۆی لە خۆیدا دەکرێت بڵێن پێشێلکاریەکی زۆر بەرچاوی مافە سیاسیەکانی خەڵکی کوردستانە. زۆر باشە، چۆن ئەو تاکە وشیارکەینەوە کە باوەڕی وایە ئەم دامەزراندنەی کە ئێستا بووەتە نسیبی یا ئەم موچەیی کە وەری دەگرێت، ئەم خانشینی کە وەری دەگرێت،
ئەمە حزبێکی سیاسی پێی بەخشیوە چۆن هوشیاری بکەینەوە کە ئەمە مافێکی سەرەتایی خۆیەتی وایە ئەم مافەش ئەم جۆرە ماف و ئەم جۆرە پێشێلکاریان دەچنە چوارچەوەی ماف و پێشێلکاریە سیاسیەکانەوە؟ خۆی بەڕاستی وەکو لە بیدایەتیش باسم کرد ئەرچی یەکەم دەکەوێتە ئەستۆی تاک خۆی کە دەبێت بەڕاستی خۆی پێ بگەێنێت لە ڕێگەی بەشداری سیاسی بێ لە ڕێگەی حزبێکی سیاسی مۆدێرن و با بڵێن کە لە دام دەستگاکانیدا خەڵک پێ بگەێنێت هۆشیار بکاتەوە لەسەرەوەی کە مافەکانی چی لە ڕێگەی مەسەلەن قوتابخانە و زانکۆ و دام دەستگاکانی ترەوە بێت چی لە ڕێگەی چونە ناو ڕێکخراوە مەدەنیەکانەوە بێ و ڕێکخراوانەی کە گرنگی بە بوارەکانی مافی مرۆڤ دەدەن چی بە خوێندنەوە و دیراسەی شخصی بێ دەکرێت تاک لەو ڕێگایەوە خۆی پێ بگەێنێت و خۆی وشار بکاتەوە بزانێت مافەکانی چین و بەتایبەتر لەو ڕۆوە ینی بەڕاستی دەبێت تاکی ئێمە ئەو قۆناغەت تێپەڕێنێت کە چیتر پێی وابێ حزبێکی سیاسی خاوەنی با بڵێن یەکجاری سوڵتەی سیاسی یاخود ماڵ و مڵکی نیشتیمانەکەی یاخود با بڵێن وەکو جەنابەت ئاماژت پێدا ئەو موچەی کە دەیداتە خەڵک موچەی خۆتی نەخێر بەعکسەوە ئەمڕۆ ئوسوڵ وایە یاخود با بڵێن لە ڕووی زانستی و لە ڕووی منطقیەوە وایە ئەم حزبەی ئەمڕۆ لە دەسەڵاتە پێویست وایە بەیانی دوای ئەوەی کە ناتوانێت داخوازی و پێداویستەکانی خەڵک دابین بکات ئیتر لە شێوەی موچە بێ یا خزمەتگوزاری بێ یاخود مافەکانی تر بێ مەفرۆز وایە لە ڕێگەی هەڵبژاردنێکی ئاشتیانەوە خەڵک کاتێک ئەم حزبیان بەدڵ نییە لە هەڵبژاردنەکانی دواتردا دەنجی پێ نەدەنەوە هێزێکی تری سیاسی بێتە پێشەواتە ئاڵگۆڕی ئاشتیانەی دەسەڵات بکرێت ئەو کاتیش کە مەسەلەن حزبی دووەم کە دێتە دەگاتە سوڵتە دەگاتە شوێنی حزبیەکەم بە هەمان شێوە ئەویش بۆی نییە کە خۆی بە خاوەنی نیشتیمانەکە یاخود بەداهاتی نیشتیمانی وڵاتەکە بزانێت و خەڵک و یاخود دۆست و لایەنگرانی حزبەکانی تر سزا بدات. تاکید دەکەمەوە لەسەرەوەی کە دەبێت بەڕاستی خەڵکیێمە و قۆناغەت تێپەڕێنێ نیشتیمانەکە بەی خۆی بزانێ و سەروەت و سامانی نیشتیمانی بەی خۆی بزانێەوە کاتێک کە مەسەرەن ئەو مافەی لێ زەوت دەکرێت ئەرچی هەمومانە ئەرچی تاک بە تاکی هاوڵاتیانە کە بە وەسایل و بە ڕێگای جیاجیا هەوڵی جێڕانەوە ئەو ماف و ئەو حقوقانی خۆی بدات. زۆر باشە ساڵانە ڕێکخراوی هیومن ڕایتس وۆچ یاخود ڕێکخراوە بیانەکانی تر راپۆرتی پێشێلکاریەکانی مافی مرۆڤ بڵاو دەکەنەوە لە عێراق و لە ناو عێراقیشدا هەرێمی کوردستان پشکی شێری بەر و پێشێلکاریانە بەردەکەوێت. ڕەنگە تاکی ئەمە بپرسێ کامەیە پێشێلکاری لە بەروی ژیانێکی سادەی خۆی هەیە کاتێک ئاوڕ لە زیندانەکان دەدەینەوە و کاتێک کە سێری بارودۆخی ڕۆژنامەنووسان ناڕزاییەکان دەکەین پێشێلکاریەکیش دەبینێت لەم ناوەندەدا ئایا پێشێلکاریەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینن؟ لە ڕاستیدا خۆی وەکو جەنابەت باس کرد لەسەر ئاستی ڕێکخراوەکان و لەسەر ئاستی میدیا و لە ناو خەڵکدا بەردەوام باس لەوە دەکرێت کە مافی مرۆڤ لە کوردستاندا پێشێل دەکرێت بەڵام یعنی بەوەکو خۆش ئاماژت پێدا زۆر جار ئەم دابەشکاریە دەکرێت بەوەی کە مەسەلەن مافی ژنان پێشێل کراوە یاخود مافی ڕۆژنامەنووسان پێشێل کراوە یان مەسەلەن دەوترێت مافی زیندانیان پێشێل کراوە لە ڕاستیدا من پێم وایە بەر لەوەی ئەو جیاکاریە بکەین دەبێت تاکید بکەینەوە لەسەرەوەی کە لە کوردستان مافی تاک بە تاکی هاوڵاتیان هەمووی بەگشتی پێشێل کراوە بۆ نمونە کاتێک کە موچە دەبڕێ یاخود کاتێکە وەکو لە پێشودا باسمان کرد خزمەتگوزاریەکان دابین ناکرێت یاخود مەسەلەن کاتێک کە بۆ نمونە خۆپیشاندانێک دەکرێت و بەهێز ڕوبەڕووی دەبێتەوە ئەمە لێک کاتدا پێشێلکاریە دژی ژنان دژی پیاوان دژی منداڵان دژی گەنجان دژی خەڵکی خوێندەوار و ناخوێندەوار خەڵکی موچەخۆر و ناموچەخۆر لەبەرەوە ینی بەڕاستی سوڕەی یەکەم ئەوەیە کە لە هەرێمی کوردستان پێشێلکاری تەواو و گشتی بەرامبەر مافەکانی مرۆڤ دەکرێت تەنها یاخود دەکرێت بڵین بە شێوەیەکی گشتی ئەو خەڵکانەی کە لە سوڵتەی سیاسیەوە نزیکن طبعا لە ناو سوڵتەی سیاسیش یاخود لە ناو ئەو حزبانەی کە لە دەسەڵاتیشدان مافی هەموو تاکەکانی پارێزراو نییە بەڵکو ئەوانەی لە قیادەی حزبەکاندان یاخود لە قیادە و لە هەڕەمی دەسەڵاتدان زیاتر مافی ئەوانە پارێزراوە جینام وەکتر مافی هاوڵاتیان بەگشتی تەنانەت بە حزب و بە ئەندام و لایەنگری حزبەکانی دەسەڵاتیشەوە مافەکانیان پێشێل کراوە این جاگەربینە سەر وردەکاریەکان بەڵێ وایە ئەمە مەسەلەن دەبینین کە بەردەوام
وەکو باسمان کرد هاوڵاتی لە خۆپیشاندانەکاندا شەهید دەکرێت، ڕۆژنامەنووس مەسەلەن لە ماڵەکەی خۆی یاخود بەهۆی ئیشەکەیەوە شەهید دەکرێت، ژنان مەسەلەن پێشێلکاریان بەرامبەر دەکرێت، بە هەمان شێوە پیاوان پێشێلکاریان بەرامبەر دەکرێت. ئیتر ئەو پێشێلکاریە سوڵتەی سیاسی لە ڕێگەی دامدەستگا حکومەکانی خۆیەوە بیکات یاخود لە ڕێگەی با بڵێن خودی حزبە سیاسەکانەوە کە مەسەلەن هەمویان خاوەن چەکدارن و با بڵێن بە هێزێکی ئەمنی بەردەوام بارگاکانیان تەنیەوە کاتێک کە خەڵک لەبەرەوەی دەزانێت کە دەسەڵاتی فعلی لە یاوانە ڕۆیان تێدەکا بە چەک ڕۆیان دەبنەوە یاخود مەسەلەن ئێمە پێشێلکاری ترمان هەیە لەناو لەسەر ئاستی کۆمەڵایەتی زۆر جار ئەو خەڵکانەی کە لە ڕووی کۆمەڵایەتیەوە یاخود لە ڕووی اقتصادیەوە دەستڕۆیشتون مافی هاوڵاتیەکانی تریان پێشێل کردووە با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان تەهمیش کردووە. ئێمە دەبینین مەسەلەن ڕۆ هەرێمی کوردستان دابەش بوو بەسەر دوو تەبەقەی زۆر سەرەشیدا لە شارە گەورەکاندا لە شارە بچووکەکاندا مەسەلەن قوتابخانە و خەستەخانە و دامدەستگا خزمەتگوزاریەکانی تری خەڵکی دەوڵەمەند یا خەڵکی ئەو خەڵکانەی کە مەسەلەن لە ڕووی اقتصادیەوە بواریان بۆ ڕەخساوە یاخود دەسەڵات بواری بۆ ڕەخساندون کە دەوڵەمەند بن، یعنی ئەو شوێنانێک کە بۆی دەچن بۆ خوێندن بێ بۆ چارەسەر بێ زۆر جیاوازترە لەوەی کە خەڵکی هەژار بۆی دەچێت یاخود خەڵکی ئاسایی بۆی دەچێت هەتا لە بازاڕ و لە هیندا بۆ نمونە مۆڵە بازرگانیە گەورەکان تایبەت کراون بۆ خەڵکی دەوڵەمەند و خەڵکانی کە لە ڕووی اقتصادیەوە هەبوون و لە بەرامبەردا مەسەلەن بازاڕە شەعبیەکان بۆتە شوێنی خەڵکی هەژار و کەم دەرامەت کە ئەمە بەخۆی لە خۆیدا بەڕاستی ئەم جیاکاریە ئەم دابشکاریە پێشێلکاریەشی زەقی مافەکانی مرۆڤ سەرچاوی ئەمەش دەگەڕێتەوە بە قەنەعەتی من بەڕاستی بۆ دەسەڵاتی سیاسی کە وەکو پێویست هەلی یەکسانی لە بەردەم هاوڵاتیاندا نەڕەخساندووە بۆەوەی مەسەلەن لە وەرگرتنی موچە ئیمتیازاتدا بێ یاخود لە ڕێگەی لە مەجای وەبەرهێنان و ئیشکردن و ئەمانەوە بێ خۆت دەزانی مەسەلەن ئەمڕۆ گەنجێکی یەکجار زۆر لەو خوێندکارانەی کە خوێندن تەواو دەکەن چەندی ساڵە دەچنەوە ماڵەوە خەڵکەیە مەسەلەن لەبەرەوەی کە دۆست و ناسیاوی هەیە یاخود لەبەرەوەی لە حزبێکی سیاسی نزیکە لەوانەیە لێک کادا 2 ئیش تا 3 ئیش تا 4 ئیشی هەبێ بەڵام خەڵکی ئاسایی ئەوانەی بێ پشت و پەنان یاخود لە سوڵتەی سیاسی نزیک نین یاخود پشتیوانیەکی کۆمەڵایەتی ئەو تویان نییە بێکار ماونەتەوە نەتیجەی ئەمەژەوەیە کە بەڕاستی وەکو باسم کرد کۆمەڵگەکە دابش بووە بۆ دوو تەبەقەی زۆر سەرەکی کەوانش تەبەقەیەکی دەوڵەمەند و تەبەقەیەکی هەژارە. زۆر باشە مافی منداڵ کە بە جیاوازیش باسیکەین تا چەندە لە هەرێمی کوردستان پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی منداڵان دەکرێت بە تایبەتی ئەگەر سێری قوتابخانەکان بکەین دەبینین وەکو پێویست خزمەت بە قوتابیان ناکرێت لە بینا لە مەنهەجی خوێندن لە پێگەیاندنیان لە تەنانەت لە شەقام و کۆڵان لە نەبوونی پارکێک و سەوزاییەک لە ناو شەقام و کۆڵانەکانیشدا پێشێلکاری بەرامبەر بە مافەکانی مرۆڤ دەکرێت. ڕاستی ئەمە یەکێکە لە بابەتە زۆر گرنگەکان لە بەرەوەی بابەتی مافی منداڵ ینی شتێکی زۆر هەستیارە بەڕاستی لە کوردستان وەکو پێشترش باسم کرد پێشێلکاریەکی زۆر زەق دژی مافەکانی منداڵ هەیە. بۆ نمونە منداڵێک کە ماڵی باوکی یاخود بەسەلەن عایلەکەی خاوەن پارە و داهات نەبن ناتوانن مەسەلەن منداڵەکەیان بنێرن بۆ قوتابخانەیە کە خەڵکی دەوڵەمەند بۆی دەنێرێت لە ناز و نیعمەتدا یاخود لە بینا و بە مامۆستای چاک و با بڵێن بە ئەجیزە و بە میتۆدی مۆدێرن فێری خوێندن بکرێت. بەڵکو ئەوەی کە مەسەلەن هەژارە ئەو منداڵی کە مەسەلەن لە عایلەیەکی هەژارەوە هاتووە بۆ خوێندنیانەوەتە مەسەلەن بواری خوێندنی بە تاواتی بۆ ناڕەخسێت تا کۆتا یاخۆگە بشخوێنێ دەبێت لەبەر تکەی باران و لە ژێر سەرمای زستان و گەرمای هاویندا بخوێنێت یاخود مەسەلەن ئێمە دەبینین دیاردەیەک ئێستا کە ئەمڕۆ لە کوردستان زۆر باوە ئەویشەوەیە کە بەشێکی زۆری منداڵان نەکرد ئەو خوێندنە خراپەشان بەنسیب ناوێ بەڵکو ڕۆژانە بەردەوام لە ناو بازار لە ناو حەدیقەکان لە سەجادەکان خەریکی کارکردنن کە بەڕاستی من پێم وایە ئەگەر عیلەکە زۆر ناچار نەبێ هەرگیز ئامادانی بەو شێوەیە منداڵی خۆی بخاتە سەرجادە و لەو تەمەنە هەستیار و ناسکەدا کاری پێ بکە. ئەمە ئەگەر زۆر بە کورتی پێم بڵێ ئاستی وشاری تاکەکان بەرامبەر بە وەرگرتنی مافەکانیان لە کۆمەڵگەی خۆماندا تا چەند دەگەرەوەکو ڕێژەش بێ بێڵێ بە تەقریبی بەبێ مەزەندەی جەنابەت و هەروەها چی بکرێ کە خەڵک بەگشتی وشیار بێ بەرامبەر بە مافەکانی. ئایا چەندهاوەیە دەبێ ببینە لایەنێکی سیاسی مۆدرن یاخۆت سەرچاوە زانستیەکانمان دەست بکەوێت یان چیان لایەنێکیش هەیە کە بەرپرسیارە لە تێگەیان و وشیارکردنەوەی هاوڵاتیان؟
لە ڕاستیدا من وای دەبینم کە تاشی ئێمە تا ڕادەیەکی زۆر بە ئاستێکی بەرز هۆشیاری سیاسی یاخود یاسایی یاخود معریفی سەبارەت بە مافەکانی خۆی هەیە بەڵام لە مەیدانی عملدا طبعا ئەمەش بۆ ئەمە شەوەڵدراوە ئێمە چەندین نمونەی خۆپیشاندان و ناڕزایی دەبڕین و هەتا نزیکبوونەوە لە ڕاپەڕین و لەوانەمان هەیە کە خەڵک لە پێناو مافەکانی خۆیدا کردوێتی بەڵام هێشتا پێم وایە لە مەجای عملیدا کاری زیاتر پێویستە خەڵک پێویستە مەسەلەن هەندێک تۆقوبەند هەیە لەسەر خۆی لای باد بەڕاستی ئێمە خەڵکی ئێمە چەندان مەسەلەن ئەزمموی تری حکومڕانی زۆر سەختتر و زۆر خراپتری بینیوە کە بە هەوڵ و کۆش و بە تێکۆشانی خۆی هەموو ئەمانەی تێپەڕاندووە لەبەرەوە مەسەلەن هێشتاش ئەمەل زۆرە من پێم وایە چی ئەم دەسەڵاتە دەبێت ناچار بکرێ بەوەی کە ئیسلاح بکات دەبێت بە خۆداچوونەوە بکات ئاور زیاتر لە مافەکانی مرۆڤ بداتەوە چی ئەوەیە مەسەلەن بەڕاستی کە ئەمەش نەکرێت دەبێت لە پرۆسەیەکی دوور و درێژدا لە ڕووی معریفیەوە بێ لە ڕۆی مەسەلەن لە هەر ڕۆیشی ترەوە بێ دەبێت خۆ ئامادەکردن هەبێت بەوەی کە ئەم قۆناغە تێپەڕێندرێ و بە جۆرێک لە جۆرەکان ئاڵگۆڕ لە سڵتەی سیاسیدا بکرێ بۆەوەی کە ئێمە ئەو معانات و ئەو کێشانەی کە هەمانە تێپەڕێن یاخود بە جۆرێک لە جۆرەکان بەرەو چارەسەر ببرێن. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کۆسرەت خدر مامۆستای زانکۆ و ماستەر لە زانستە سیاسیەکان. سپاس بۆی کە لە ڕانیەوە میوانی تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ بوویت. بینەرانی عزیز ناوبڕێکی کورت وەردەگرم و پاشان لا درێژەی پێشکەشکردنی بەرنامەی پەیامی ڕۆژ پێتان دەگەمەوە. بینەرانی عزیز تەوەری دووەمی بەرنامەی پەیامی ڕۆژ قسە و گفتوگۆکەین لەسەر کار و چالاکیەکانی قایمقامیەتی قەزای ماوەت بە میوانداری خودی قایمقام بەڕێز مامۆستا کامران حەسەن. مامۆستاگیان بەخێر بی زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر لێەوە دەست پێ بکەین پێشەم شتێک باباسی جوگرافیایەکی قەزاکەتان بکەین. جوگرافیاکەی چەند دەگرێتەوە چەند گوندی لەسەرە. سپاس بۆڕێستان سڵاو و حرمەتم بۆ بینەرانی ئازیز. تەمان بالەوە دەست پێ بکەینکەوە لە ئێسادا شارباژێر لە دوو قەزا پێگێت قەزای چوارتە و قەزای ماوەت. تەبەنەم سنوورە جوگرافیایە بەڕاستی سنوورێکی وەکو جوگرافیا سنوورێکی گرنگە وەکو مێژوو گرنگە و هەروەها ئەم سنوورە بەڕاستی وەکو خەڵکەکەی خەڵکێکی خۆشیار و کراوە و خانەدان و بیاندۆز لە هەمان کاتا بەڕاستی خەڵکێکی کورتپەروەر و نیشتیمان پەروەر کەوا بە درێژایی شۆڕشەکانی گەلی کورد یەشێک بوون کەوا لە ڕیزی پێشەوەی بەرگریا بوون و تووشی شەرمەسەری و ماڵوێرانی زۆر بوون خەڵکێکی سەمتی دەبوون بەڕاستیەمەوەمان بینیوە کەم خەڵکە شایستی هەموو خزمەتێکن هەموو دڵسۆزیەکن کە پێشکەشیان بکرێت. زۆر باشە لە ماوەی ئەو تقریبان 3 بۆ 4 ساڵی کە لەوێیت چیت کردووە بۆ خەڵکی؟ ئێمە سەرەتا لێ کە دەستمان پێکرد تەمانەمە هەمیشە واسێری ئەو پۆستانەمان کردووە کە وەرمان گرتووە پۆستی حکومی شوێنی خزمەتە بەبێ منەتکردن بەسەر خەڵکە بەبێ لە بەرچاوگرتنی جیاوازی ئینتیمای سیاسی تەنانەت ئینتیمای نەتەوەی زمان چکە لە هەموو دنیاە پۆستی حکومی لە کارگوزارێکە و تا سەرۆکی حکومەت تا سەرۆکی دەوڵەت تەنها لە پلەی وەزیفیا جیاوازن ئەجینە هەمویان ئەوەی کۆیانە کاتەوە خزمەتە. ئێمەش سواز بەخوا بەو ستایلە دەست پێکردووە کە ئێمە لەم پۆستەیە ئەمە ئەمانەتێکی خەڵکە ئەمە لە ئەسۆی ئێمەیە پێویستە ئێمە دڵسۆز بین بە دەستپاک و دایان پاگەمیشە بکەین ئەوەی کە پێمان نەکرێت لە خزمەت لە چالاکی لە نەوەستان پێشکەش بە خەڵکی خۆمانی بکەین. هەر بۆیە بەڕاستی ئێمە ئەوە لای خەڵک شاراوە نییە کە ساڵێک پێشەوەی ئێمە ئەم پۆستە وەرگرین هیچ بودجەیەک ناتوێتە ناو پارێزگای سلێمانیەوە وەکو ساڵانی تر لە حاڵەتی ئاساییە ئەم بودجەیە تەوزیعکرێ بەسەر قەزا و ناحەکانە. وەزعەکە وەزێکی قەیراناوی بووە وەزێکی خراپ بووە بەڵام لە هەمان کاتە ئێمە سپاس بۆخوا بەردەوام بووین وەکو ئەو حاڵەتی کە پێوترێ ئیدارەی ئەزمە ئیدارەی قەیرانەکە سپاس بۆخوا کردومانە. وەکو قایمقامیەتی ماوەت چ پەیوەندیەکتان لەگەڵ هاوڵاتیاندا دروست کردووە یاخود هاوڵاتیان تا چەندە هاوکارتانن لە ڕاپەڕاندنی کارەکانتاندا؟
من سپاس بۆ خام و جارێ من هەمیشە ئەو قسەم دووبارە کردوەوە کە من بەڕاستی زۆر جار وتومە ئێمە قەرزاری لطف و حرمەت و ڕێزی ئەو خەڵکی خۆمانین. ئێمە لەگەڵ خەڵکی خۆمانە بەڕاستی زۆر تێکەڵاوین. خەڵکی شار باژێر ڕیژ لەواچەوەی کە تێگەڵ بە پیان نەزاننکەوە خەڵکێکی مجامل و کۆمەڵایەتین، خەڵکێکی ڕۆحێکی تەحەزوریانتیایە. لەبەرەوە ئێمە لەگەڵیانە علاقێکی زۆر باشمان هەبووە و ئەوانیش من لێرەوە سپاسیانەکەم کە بەڕاستی لە زۆر کاتە زۆر کات پشگیری من بوون. ئێمە ئەوانیش ڕاستە ئەمڕۆ هەموو کوردستان و مەتیقەکەش بە قەیرانەکە تێپەڕێ، بەڵام ئەوانیش تەفەهومی وەزعەکەیان کردووە کە ئەزانن کە ڕاستە مەتیقەکەیان زۆر پێویستی هەمەلایەنەی هەیە، بەڵام لەبەرەوەی قەزەکە پەیوەندی بەسەر و ئێمەوە هەبووە، لەبەرەوەمە پەیوەندێکی زۆر ئاساییمان لەگەڵ خەڵکی سنووری خۆمانەوەی. زۆر باشە. لەوەی کە پۆستی قایمقامی قەزای ماوەت دراوە بە کەسێک کە کادرێکی حزبێکی ئیسلامیە و ڕەنگە زۆر نییە و ناوچێژ وەک دیارە هەم دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە ئەم ڕەنگە خەڵکەکەی لە غێری حزبەکەی جەنابتا بن. ئەمە کاریگەری کردووەتە سەرەوەی کە تێڕوانینی ئەوان بۆ تۆ جیاواز بێت لەوەی کە قایمقامی قەزاکەیانیت، یاخۆ تێڕوانینی تۆ بۆ خەڵکەکە جیاواز بێت لەوەی کە ئەوان لە حزبەکەی تۆ نین. ئەو قسەی ڕاستە، بەڵام بەڕاستیەوە پەیوەندی بە هەر کەسێک لە هەر پۆستێکا بێ پەیوەندی بە ستایلی ئیشکردنی خۆیەتی. ڕاستە من حیزبەکەی من لەواچێت کەمترین نفوز و جەماوەر و قەواعیدمان لەو مەتیقا هەبێت، بەڵام تۆ سیر کە لە وڵاتی پێشکەوتوەکانی دنیاە بەشێکی لەسەر لە ئەمریکا بەشێکی زۆری پۆستە گرنگەکان بەدەست کەسانێکەوە هەر ئەمریکی نین. زڵمای خەلیلزاد هەر ئەمریکی نییە کە لە پۆستێکی گرنگی وەزارەتی خارجیە. عومدەی لەندەن کابرایەکەکەوە بە ئەسڵ پاکستانیە. یعنی ئەم ستایلە خۆی لە ئەسڵا پۆستی حکوومەت وتەمە بێ خزمەتکردن بێ ئەوەی جیاوازی بکرێت لەناو خەڵکە. من لەبەر ئەوەی چوومەتەوێ بەڕاستی ئەم ستایل ئیشم پێکردووە، لەبەرەوە کاریگەری سلبی نەبووە لەوەی کەوا مەسەرەن ئەو خەڵکەی کەوا لە حیزبەکەی منانیە بۆشایەک دروست بێ لە نێوان من و ئەوانە، بەڵکو بە پێچەوانەوانێ علاقەیەکی زۆر تون و تۆڵ هەیە، هاوکاری هەیە، زۆر تێکەڵین لەگەڵ خەڵکی سنووری خۆم. حزبەکەی خۆت چۆن ئاڕاستەکە؟ حیزبی خۆم بای ئەو نەئاڕاستەمەکە کە ئێمە لەوێ بەردەوامی لە خزمەتکردن ماندوو نەبین، دڵسۆز بین، بێ جیاوازی خزمەت بکەین، چکە بەڕاستی ئێمە لەبەرەوەی کۆمەڵ لە باگراوندێکی معارەزبوون هەبوو بەردەوام بووە، هەمیشە بە لەسەر کۆمەڵێ قەنەعاتیشمان کردووە کە پێویستە حکومەتی خەڵک بێت، حکومەتی حیزب نەبێت. ئێمەش بەڕاستی لەسەر ئەو خەتە ئیشمان کردووە کەوا ئێمە خۆمان بە ئی خەڵک زانیوە نەکەوە ئی حیزبێک و هەمیشە حیزبەکەشمان داکۆشی لەسەر ئەو خاڵە لێکردنیێت. کەواتە حکوومەت تا چەند هاوکاتە لە ڕاپەڕاندنی کارەکاندا؟ وەکوتم حکومەت بە قەیرانێکی خراپە تێپەڕی لێتوانی موچەبات. ئێمە وەکو خۆمان مەرجەعی ئێمە بەڕاستی پارێزگای سلێمانیە. من لێرەوە سوپاسی بە ڕێزکاک دکتۆر هەواڵەکەم، بەڕاستی هاوکارێکی گەورەمان بووە، چکە ئێمە شاراوە نیە وەکو قایمقامیەت بودجەکەمان 950,000 بە بینایەکی گەورە لە مانگێکە بە 3 سیارە و کۆمەڵی ئەرک و ئیشی تر، بەڵام بەڕێزکاک دکتۆر مەحافظە بەڕاستی هاوکارمان بوون لەوەی کەوا ئێمە ئەمۆسا بڕێکەین، جگە لەوەش بەڕاستی لە بوارەکانی تریشە هەر هاوکارمان بووە. ئێمە بەس ساڵی 2019 لەلایەن پارێزگای سلێمانیەوە بای 160 ملیۆن دینار ئیش کراوە لە سنووری قەزای ماوەت. ئەمە ڕاستە بۆ حکومەت زۆر نییە، بەڵام بۆ مۆزە قەیرانە شتێکە کە شایانی باز بێت. زۆر جار دەوترێت بە بڕشێدا زۆر جار دەوترێت مدیرناحەیەک یاخود قایمقامێک هەوڵ و تەقەلای خۆی زۆر دەورە بینێ بۆی کە بتوانێت بەشە بودجەیەک بۆ شوێن دەسەڵاتەکەی خۆی بپچڕێنە یاخود پرۆژەیەک وەرگێت لە ئایا لە ناوەندی پارێزگاکەیا بێت لە پارێزگای سلێمانی بە یاخود لە وەزارەتەکانەوە بێت. تو ئەو هەوڵ و تەقەلایانەی کە کردوتە بتوانی بە هێمەتی خۆت پرۆژەیەک
بڕەبوجەیەک خزمەت گوزاریەک دابین بکەی بۆ شوێن سنووری حکومڕانی ژێردەسەڵاتی خۆت چیت کردووە لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا ڕاستە قەیرانی داراییشە بووە قەیرانی وەکوتم پارێک ناتوێتە محافظە کە بڵێ ئەم پارەیە تەوزیعکرێت و تا شەڕی لەسەر بکرێت بەڵام وەکی تر طبعاً ئێمە ئیشکراوە بەشێک لەوانە کۆمەڵی پرۆژەی کۆن بوون کە ئێستا جێبەجێکراون کە وەزع باش بوویان ئەم 2 ساڵە تۆزێ وازەکراوەتر بووە ئیشکراوە بەعام وەکوتم ئێستان پرۆژەی گەورە لای ئێمە ڕێگایکی استراتیژی هەیە کە پشدەر بە شارباژەر پشدەرەوە بەسێتەوە بڕەکەی بای نزیکەی 6 میلیارد دینارە ئەمە دەست پێکراوە نزیکەی 8 کیلۆمەتری لێکراوە ئەمە پرۆژێکی زۆر گرنگە پردی باناڵی پار دروستکرا بە 160 میلیۆن دینار ئەمە ئەوە جا تقریبا بەس ئەم ساڵ بای 450 میلیۆن دینار لە بواری کارەبای ئیش کراوە کە ئەمە لەسەر بودجەی مدیرێتی عامی کارەبا بووە ئەو پرۆژەی لە ساڵ هەشتەکە کەم و زۆر ئیش کراوە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە بڕوامان وایەکەوە تۆ هەر ماڵەکەی خۆت ئەگەر ساڵە 2 ساڵ دەستی تیانە بێ سێرەکەی گوڵە بەسووتێ بەلو عشکاوە دەستکی دەرگا ینی مەسلەی حکومت ینی خزمەتکردنی خەڵک ئەم فترێش کە حکومت نەیتوانی وەکو پێویست خزمەتکە بەلا هەماکەتە بەڕاستی کێشە و کەم و کوڕی زۆرە کەواتە هاوڵاتیانی دەڤەرەکە تا چەند لە کار و پرۆژەکانی بەڕێزتان ڕازین وەکەوەی کا لە زۆربەی ناوچەشێنە هاوڵاتی بیر لەوە ناکاتەوە کە ئەمە قەیران هەبێت باز لەوە دەکات کە کەم تەرخەمی قایم و هەوڵ و تەقەلانایە بۆ ئەو ناوچەیە کەواتە هاوڵاتیان و دەڤەرە تا چەند لە کار و پرۆژەکانی بەڕێزتان ڕازین من ئەوە ئازانم کەوا خەڵک تێگەشتێکی زۆر باشی هەیە لە وەزعەکە ئەزانن قەیرانەکە لە سەروی قایم قامەوەیە ئەزان مەسەلەکە ئەوە نییە کەوا بڵێن پارەیەکە بێ بۆ ئێرە هەیە و بۆ وێ نەبێت لەبەرەوەوان ئەزانن وەزعەکە پەیوەندی لەسەر و ئێمەوێ و ئێمە کێشەیەک دروست نەبووە لەمان کاتە ڕاستە بەڕاستی متیقی ئێمە خەڵک داواکاری هەیە من حەزەکەم لێرەدا ئاماژە بە شتێ بکەمکەوە سنووری ماوەت بەڕاستی ڕۆچۆڵبوونێکی مەترسیدار چووە ئێمە ئەبێەوە بزانین لە ساڵی 1970 لە شارباژێر 50,000 کەس ژیاوە ینی 40 ساڵ پێش ئێستا بە هەردوو قەزاکە ناگاتە 12,000 کەس بە تایبەتیش ئەم ئەخیرە هەر چۆڵبوونێکی زۆر خراپ ڕێکوردنمەتی قیامە من ئەمانە بە مرجعی خۆم ماوە کە بەڕێز محافظەیە چکە بەڕاستی بەداخەوە لە سنووری قەزای ماوەت تا ئێستا ئێمە مەرزمان نییە تا ئێستا دووسنگی ئیقامەمان نییە و هەمووشمان نەزانین لە 29 ساڵی ڕابردووە حکومت پلانێکی نەبووە بۆ ئاوادانکردنەوەی گوندەکان بۆ ئاوادانکردنەوەی کەرتی کوشت و کاڵ لەبەرەوە لای ئێمە جوتیار بە بەرهەمی کوشت و کاڵ ناژی لەبەرەوە بێت هەمیشە هەلێکی کارێکی ترێبێ بۆی لەگەڵ ئەوەیە دەستی بە سەرباخەوە بێت ئێمە من لەوتای چوومەتەوێ ئەو پۆسەمان و گرتووە بەڕاستی یەکێک لە خەمی گەورەی من کردنەوەی مەرزێک بووە هەڵمان زۆر ڕاوە هەرچەند ڕاستەکردنەوەی مەرز ئاسان نییە بەڵام پێش چەند مانگێک کەوتۆتە سەرسکەی خۆی یەکەم جار بەڕێز پارێزگای سلێمانی لیژنێکی فراوانی دروستکراتن منتیقەکە بەتەمان بەڕێز محافظە بەتەمایە لەگەڵ دانیشتن لەگەڵ ئێرانەکانە بکرێت و ئەم خاڵە قسەباسێکی دی لەسەر بکرێت وەکو وتم سنووری ئێمە کێشەی هەیە بەڕاستی کێشەکان ڕەن تۆ وتم ئەوە ئێمە مەرزمان نییە ئێمە نووسنگێکی قاممان نییە ئێمە شوێنی باشترین بەنداومان هەیە بەنداوەترسی هۆکاری چۆڵبوونی ئەو دەڤەرە بۆ ئەم کێشانە ئەگەڕێنیتەوە بەڕێزت کە باز دەوەکەی بەرەو چۆڵبوونە ڕۆن بەڵێ وەکوتم ئەم نەبوونی مەرزە نەبوون ئەوەی کە بێمە ئاماژە بە شتێ بکەین بەڕاستی کشت و کاڵ تا ئێستا لە سنلانی کەم لە سنووریەمە لە هەموو کوردستانیش وەک 56 ساڵ پێش ئێستا وایە یعنی هیچ توێژینەوەکی زانستی تەکنۆلۆژیای نوێ نهاتوەتەنە ئەو قەزەیەوە لایمە ینی مەسەن ئێستا لە شارباژێڕە تا ئێستا توێژینێکی زانستی نەکراوە ئەم خاکە ئەم کەش و هەوایە بۆ چ زۆرە میوەیەک باشە بۆ چ زۆرە درەختێک باشە لەبەرەوە ئەوەی کە زانستەکە لای کابرای جوتیار هەر هەمان ئەو معلوماتەیەکەوە 60 ساڵ پێش ئێستا لای بوو زۆر باشە مامۆستاکەمان بەشێک لە
قایم قامێتەکان یاخود مدرێنەحەکان کە گەرچی قەیرانی داراییە بەڵام دەرخستەی هەندێ پرۆژیان حازر کردووە یا هەیەە لە هەمان کاتا جەنابەتیش دەرخستەیەکت حازر یاخود داواکاری یا پێویستیاتی قەزاکەتان لە پرۆژەیە چی و چی ئێستا ئێمە داواکاریەکانمان بەڕاستی حازرن بە زۆر وتم ئێستا ئێمە لە وەزعەکە ژین ئیداری ئەزمەیە یعنی ئەوە نییە بڵێ ئەمە پارەیە کاتووە چکە جاران قانون وابووە مەسەلەن سلێمانی وتراوە ئەمە 3 ملیار دیناری هەیە بڵێن قەزای ماوە تۆ ئەو نەتبەرەکەوێت پرۆژەم بۆ بێنە لەسەر ئەساسی ئەو مەبلەغا پرۆژە چووە ئێستا وەکو عارب قسێکی ئەڵێ محاولە دین قاد ما يمكن قاده یعنی هەوڵدان بۆ ڕزگارکردنەوەی ڕزگارەکرێت ئەبێ ئێمە بەڕاستی هەوڵ بین شتێک شک بەرین چکە پرۆژەی گەورە هیچ ئێستا ناکرێت لە پرۆژە بچووکانەوانێ پرۆژە بچووکانیش بەڕاستی هەوڵمان ناوە ینی من هەروەکەوەی کە ئاماژەم پێە ئەم ساڵ کە بای 160 ملیۆن کراوە لە شتی متەنەوەی ئێساش پرۆژەمان هەبووە لە 60 ملیۆن 70 ملیۆن 50 ملیۆن کەمتر 5 ملیۆن ئەمانە هەبووە دەرخستەکانی ژەمە بە تاکیشتمان حازرە لە بواری ئاوە لە بواری کارەبایە لە بواری ڕێگاوبانەکانە بەڵام ئیتر ئەواکەوێتە سەرەوەی کە سەر بژانەوەی ئیقتصادی ئەم هەرێمە زۆر باشە مامۆستا کامران ماوەت شوێنێکی گەشت و گوزاری زۆر بەناوبانگەیە با بڵێن قەزای شارباژەر بە هەموو هەردوو قەزاکەیەوە لە ڕووی گەشت و گوزاریەوە چۆن خزمەتی خەڵتان کردووە و هەروەها داهاتی ئەو سنوورەی کە جەنابتی لێیە و قەزایە هیچ داهاتێکتان هەیە وەکو وتم ڕێگوایە شارباژێر منتیقێکی گەشت و گوزاری گرنگە هەتا من وتومە جارێک لە کۆبوونەوەی ئەنجومەن و مختارەکانە وتم ئەنی ئێمە موچێکمان هەیە موچەی شەکراو لە سەراو لەو بڕام لە ئاوێ سەر خۆشتر بێت بەڵام کێشەکەمان لەوەیە بەڕاستی تا ئێستا و شوێنانە ڕێگەی جادی قیران بۆ نەچووە گەشتیاریش ناچێ بڵێن نیو سەعات سێ چارێک بە جادەی خۆڵا بچێ ئەینا ئەو شوێنانمان هەیە لە شاناقسێ لە سەراو ئەمە لە بناری گمۆن کەشوهەوایەکی زۆر فێنێک زۆر خۆشی هەیە زۆر جوانی هەیە بەڵام ئەمە هەموو ئەکوێتە سەر ئەوەی کەوە دیسانەوانێ یان ئەبێ حکومەت خۆی ئیقدام کات یان ئەبێت کەرتی تایبەت و کۆمپانیایەک بێ بڵێ من لە فڵان شوێنەی گەشتاری دروست دەکەم ئەوە وەکو داهات ماوەت نەخێر چکە ئەمە وەکو هەموو قەزا و ناحەکانی تر بەڕاستی وەکو وتم ئێستا ماوەت ڕوبەڕووی چۆڵبوونێک بۆتەوانێ بۆهۆی ئەو وەساوە داهاتی هەموو شوێنەکانیش سا فەرقی ئێمە لەگەڵ پێنج جوێنە ئەو مەرزەیە ئەوان مەرزێکی گەورەیان هەیە کە بڵێن ڕۆژانە مەبلەغێکی زۆر بڵێن کەلوپەل ئاودیۆ دێت و ئەچێت ئەمە بۆتە داهاتێک بۆ قەزاکەش سودمەند بووە خەڵکی قەزاکە سودمەند بووە بەڵام خەڵکی لە ئێمە بەڕاستی لە ویلایەنەشەوە محروم بوون کەواتەوە تا ئێستا چەندە هەوڵتاناوە بۆ ئەوەی لایەنی گەشتیاری ئەو شوێنانە بروژێنەوە بێتە داهاتێک بۆ ئەو دەڤەرە بەڕاستی ئەمە لەگەڵ کۆمەڵێ خەڵکی دەوڵەمەند قسەمان کردووە کە بێن ئیسtismarکەن لە بواری گەشتیاریە هەتا ئێمە شوێنێکمان هەیە لە خوار ماوەتەوە بە ناوی چەمی خەمەڵووکە بەس بەڕاستی تا ئێستا بەدەنگمانەوە نهاتوو زۆر باشە مامۆستا کامران جەنابەت وەک سەرەتا ژاماژەم پێ کرد کادری حیزبێکی ئیسلامی ڕەنگە جیاوازبی لە زۆرەی و خەڵکی کە لەوەیە لێرەوە پەیامت بۆ خەڵکە چیەکە خەڵکی قەزای ماوەتن لەوەی کە تیان بگەێنی جەنابەت دڵسۆزی ئەوانیت کەم تەرخەمی ناکرد چیان پێ ئەڵێ لێرەوە من ئەم 4 ساڵی کە لێوە بووم سپاس بۆخوا من زۆر نزیکم لێیانەوە زۆر تێکەڵم پێکەوە ینی هەتا لەواچێ من لێریشەوە پێیان پێویست دەکات چکە خۆیان وەسەکە زانن و خۆشیان لە دەیان شوێن شایەتی ئەویان ناوە لەسەرەوەی کەەوە ئەوەی من پێم کرابێ کردومە ئەوەی تری پەیوەندی بە ئێمەوە نەبووە ئێمە وەکەوەی کە دڵسۆز خزمەتکاری مەتیقە بوون ئێستا ئێمە لێرەوە بەڕاستی خۆمان بە خزمەتکاری خەڵکی مەتیقی خۆمان دەزانین ئەوەی کردوشمانە و ئەشیکەینەمە وەکو منەتێک نا بەڵکو ئەمە ئەرکی سەرشانمانە ئەوەی کە لە هەر وەزیفێکی حکومیا بوو ئەوەی ئەیکە وەزیفەیە ئەرکە بە پێچوانەوە ئەگەر نیکە ئەوە کارێکی خراپی کردو و گەندەڵێکایی کرد زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا کامران حەسەن قایم قامی قەزای ماوەت سپاس بۆی کە لە تەوەری دومی بەرنامەی ڕۆژان لەگەڵمانە بێ مامۆستاگیان
بەڵایزان دەچینە لای کۆتا تەوری پرۆگرامەکەمان کە تەوەرێکی تۆمارکرا و دروستکردنی خواردن و شیرینیە کە ئەمڕۆژ خات و فاتمە شیرینیمان بۆ دروست دەکات بە هیوای ئەوەی کە خانمان بتوانن سوودێکی باشی لێوەربگرن. سڵاتان لەبێت بینەرانی خۆشحاڵم لەگەڵتانم لا دروستکردنی شیرینی. شیرینی ئەمڕۆمان پێکاتیا لە پاقڵاوی بەستە. دروستکردنەکەی ئاسانە چونکە ئەو نانەی کە بەکاری دێنم ئامادەکراوە تەنها دروستکردنەکەی لەگەڵم بن. زۆرە پاقڵاوەکە دروستی دەکەم. پێویستە دوونان ئامادەی بکەم، یعنی یەکنا دوودانە ئەوها دوودانە دروستی دەکەم. پێویستیەکانیشمان هەر ئەوەندەیە فستق یان فستقی ورد بۆ شێوەیە ورد بیتن یانیش جێزی ورد لەگەڵ زردە یان هەرچ جۆرە ڕوونەک پێتان خۆشە لە بۆ پاقڵاوێ ئەوانە پێویستە. شیلەشمان پێویستە، بەڵام دوای ئەوەی پاقڵاوەکەم دروست کرد شیلەکەش دروست دەکەم. بەم شێوەیە نانەکەی لێک دەکەمەوە تاوەکو هەندێک چەوری دەکەم. زۆری کەمی فستەقەکەی بە ئارەزوی خۆت چەندی بەکاردەهێنی، تەمان ئەگەر زیاتری تێکەی خۆشتر دەبیتن، بەڵام زیاتریش بە پێی پێویست. دەبێت بیدایەتەکەی هەندێک تۆم بیتن هەتاوەکو لولی دەدەم شل نەبیتن لە کاتی لولدانەکەی تۆم بیتن باشترە. خۆشەویستان، ئێستا پاقڵاوەکە بەم شێوەیە دروست دەبیتن. توان زۆر ئاسانە دروستکردنەکەی، بەڵام تامی زۆر خۆشە بەو شێوەیە چونکە زۆر فستەقی لە ناودایە، تامی خۆش دەبیتن بەو شێوەیە. ناوەکەمان چاور کرد و سەرکەشمان چاور کرد، ئێستا بەس بکەمە فڕن
دەرجەی فەرنەکە سرە و ژێری بێکەوە ببرژێتن دەرجەکەشی 200 یان 250 کاتێکەشی 20 تا 25 دقیقە. خۆشەویستان ئێستاش دەست دەکەین بە دروستکردنی شیلەکە تا ئەو کاتەی پاقڵاوەکە دەبرژێتن. پێویستمان بە یەک بەرداغ و نیو شەکر لەگەڵ یەک بەرداغ ئاو لەگەڵ کەمێک ئاوی لیمۆ یانیش پارچەیەک حامز. ئێوە دەکوێتن هەتاوەکو بڵقی دەکاتن ینی کاتی کوڕانەکەی چەند دەقە پێویستە حەسەب ئەو تەباغی کە بەکاردێنی مەسەڵەن تاو کاتێ بڵقی دەکاتن ئەوە دیار دەبیتن کوڵایە. خۆشەویستان دوای پاقڵاوەکەمان کە دەفڕنەکەەوە ئێستاش تەواو بووە لە برژەن. ئێستا پاقڵاوەکە گەرمە و شیلەکەش بەم شێوەیە ئێستا کوڵایە بەس هەندێک سار بیتەوە ئەو جا دێکەمە سەری. خۆشەویستان ئەو شیلەیە ئێستا بە گەرمی بەسەریدا ناکەم هەتاوەکو هەندێک سار بیتەوە باشترەوە چونکە ئەگەر هەردووچی گەرم بیتن شیلەکە و پاقڵاوەکە زۆر نەرم دەبیتن. پاقڵاوەکە زۆر نەرم دەبیتن هەندێک ئەوها ڕق بیتن خۆشترە کەمێک سار بیتەوە. دەشتانی هەر لە ناو سینیەکە ئەوە شیلایی بەسەردا بکەیت بارەزی خۆت. خۆشەویستان ئێستا پاقڵاوەکە هەندێک سار بووە شیلەکەش سار بوویتەوە ئەوجا کەم بەسەریدا دەکەم. دەشتانی کەمەچی بەسەرداکەی تا ئەو کاتێ دەتەوێت چەندی دەتەوێت ئەوەندەی شیلایی بەسەرداکەی ئەوکەی هەڵی بگری ئەو کاتێ پێویستە ئەوەندەی شیلای بەسەردەکەی یانیش دەتانی لە زیاتی شیلا و کەمەک هەنجینی بەسەردا بکەی لە ئەوانەی کە سوکەریان هەیە حەز ناکەن شێکری شیلا و یان شێکری بەکاربێنین لە بۆ هەر زۆر شیرینێک دەتوانن هەنجینی بەکاربێنین لە زیاتی شیلا و کامێکی هەنجین بەسەردا بکەن. خۆشەویستان لێرەدا دێنا کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ. بەڵای بنەرانی عزیز لە بڕگەی زانیاری سەرنجتان بۆ چەند زانیاریەک ڕادەکێشین بزانین ئەو خۆراکانە کامانن کە دەبنە هۆکاری زیادبوونی شیری دایک. فەرموون با پێکەوە بینەربی. کامانن ئەو خۆراکانەی دەبنە هۆی زیادبوونی شیری دایک. شۆفان بڕێکی زۆر پرۆتین و ڤیتامین و کانزا و ڕیشاڵی خۆراکی تێدایە و مادەی بیتا گلوکانی تێدایە کە دەبێتە هۆی زیادبوونی شیری دایک. سپێناخ ئەمڕۆکە بڕێکی زۆر مادەی ئاسنی تێدایە و بە بژاردەیەکی باش بۆ زۆربوونی شیری دایک دادەنرێت. سیر بە خۆراکێکی ئەفسوناوی دادەنرێت بۆ زیادبوونی شیر و ڕێنوێنی دایکان دەکرێت بە خواردنی ڕێژەیەکی زۆر باشی سیر. شەربەتی میوە ڕێنوێنی دایکانی شیردەر دەکرێت شەربەتی کاڵک و هەنار و پرتەقاڵ و میوەکانی تر بخۆنەوە بە هۆی ئەوەی سوودێکی زۆری هەیە بۆیان. بادەم دەوڵەمەندە بە کالسیۆمی ئۆمیگا 3
کە ئەو مادانە هۆرمۆنی شیردان هاندەدەن. جۆ ئەم جۆرە دانەوێڵەیە دەوڵەمەندە بە مادەی گلوکان و ڕیشاڵەکان کە دەبێتە هۆی زیادبوونی شیردان و یارمەتیدەرە بۆ شێدارهێشتنەوەی جەستە. قەیسی سەرباری ئەوەی ئەم میوەیە بەسوودە بۆ زیادبوونی شیری دایک، هەروەها هۆکارە بۆ هاوسەنگی